لە گۆڕانکاریەکی نوێدا و لە دەرەوەی چاوەڕوانی وڵاتانی دۆستی تورکیا، سەرۆکی ئیسرائیل سەردانی ئەو وڵاتەی کرد و سەردانەکەش کاردانەوەی ناوخۆیی و ناوچەیی و تەنانەت جیهانیشی لێکەوتەوە. بەشێک لە وڵاتان سەردانەکە بە ئەرێنی و وڵاتانی ئیسلامی و نزیک لە تورکیاش بە نەرێنی وەسف دەکەن. لە دوای چەندین ساڵ شەڕی توندی ڕاگەیاندنی و دیبلۆماسی لە نێوان ئەو دوو وڵاتەدا، ڕۆژی چوارشەمەی ڕابردوو ئیسحاق هێرزۆگ سەرۆکی ئیسرائیل بە سەردانێکی فەرمی و وەک یەکەم سەرۆکی ئەو وڵاتە لە دوای نزیکەی 15 ساڵ سەردانی تورکیای کردو لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری وڵاتە کۆبووەوە. سەردانەکەی هێرزۆگ بۆ تورکیا و ئەو پێشوازیی لەلایەن ئەردۆغانەوە لێی کرا، کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێناوە و بۆ بەشێکی زۆر لە وڵاتانی دۆست و نزیک لە تورکیا چاوەڕوان نەکراو بوو. بۆ پێی تورکیا و سەرۆکۆمارەکەی لە زۆر بۆنەدا بەڕوونی دژایەتی توندی خۆیان و تەنانەت هەندێک جار بە ناوی جیهانی ئیسلامیشەوە بەرامبەر بە ئیسرائیل ڕاگەیاند و بەوەش سۆزێکی زۆری بەشێک لە وڵاتانی ئیسلامیان بەلای خۆیاندا ڕاکێشاوە، بە تایبەت لە دۆسیەی کێشەی فەلەستین ئیسرائیلدا. هەرزوو یەکێتی جیهانی زانایانی موسڵمان سەردانەکەیان بە ناپەسەند وەسف کرد و ڕاشیان گەیاند پێشوازیەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان لە سەرۆکی ئیسرائیل لە چاوەڕوانی ئەواندا نەبووە و شیاوی ئەو پێگەیە نییە کە تورکیا لە دژایەتیکردنی ئیسرائیلدا هەیبووە. ئێران یەکێک لە وڵاتانەیە کە پێدەچێت زۆرترین کاریگەری سەردانەکەی بەرکەوت بێت. بۆ پێی بەشێک لە میدیاکانی وڵاتە سەرنجێکی زۆریان خستە سەر ئەو ناڕەزایەتیە ناوخۆیانەی تورکیا کە بەهۆی سەردانەکەی سەرۆکی ئیسرائیلەوە سەریان هەڵدا، چونکە ڕەهەندێکی سەردانەکەش ئابووری و هەواڵگریە کە لە کۆبوونەوەکەی هەردوو سەرۆکدا تاوتوێکرا و ڕەنگە دەرگایەکی نوێ لە بەردەم مۆساد و لە هەمان کاتدا کۆمپانیا گەورەکانی وڵاتەدا لە ناوچەکە بکاتەوە، کە ئەوەش بۆ ئێران نیگەرانێکی گەورەیە و دوور نییە ئەو وڵاتە جۆرێک لە نزیک بوونەوە بەرامبەر بە ئەمریکا پیشان بدات، ئەوەش لە بەرامبەر پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی لە بەرامبەر ئیسرائیل لە ناوچەکەدا، بە تایبەتی کاتێک لە دوای دیدارەکەیان هەردوو لایەن سەردان و کۆبوونەوەکانیان بە گرنگ و مێژووی وەسف کرد. ئەردۆغان ڕایگەیان سەردانەکەی سەرۆکی ئیسرائیل مێژوویە و دەبێتە خاڵی وەرچەرخان لە پەیوەندیەکانی نێوانیان. وتیشی پێشکەوتن و بەهێزی پەیوەندیەکانی تورکیا و ئیسرائیل زۆر گرنگە بۆ سەقامگیری ناوچەکە و ئامانجی هاوبەشیان زیندوکردنەوەی دانوستانی سیاسی نێوان هەردوو وڵاتە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش. پەیوەست بە هەرێمی کوردستانیش بەشێک لە چاودێرانی سیاسی باز لەوە دەکەن ڕەنگە سەردانەکە دەرگایەکی نوێ لە بەردەم ئیسرائیلدا بکاتەوە لە ناوچەکەدا، بە تایبەت لە دوای یاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ژمارەیەک وڵاتی سونی وەک ئیمارات کە ئەو وڵاتە نزیکی لەگەڵ هەرێمی کوردستان و بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان هەیە و ئەو حیزبەش بە دۆستێکی نزیک لە تورکیادا دەنرێت. ئەوەش وا دەکات هەرێمی کوردستان هەنگاوێکی نوێ لەگەڵ ئیسرائیلدا بنێت. بەو پێش ڕەنگە ئەو هێڵە استراتیژیە نوێیی ئیسرائیل لە ناوچەکەدا دەیکێشێت بەشێکی بە هەرێمی کوردستاندا تێپەڕێت. ئەم هەنگاوی تورکیا بۆ نزیکبوونەوە لە ئیسرائیل لە کاتێکدایە کە ئەو وڵاتە ڕوبەڕووی کێشەی ئابووری دەبێتەوە و هەوڵ دەدات لە ڕێگای ئاساییکردنەوەی پەیوەندیت یەکچۆکانی لەگەڵ چەند وڵاتێکی تری ناوچەکە وەک ئیمارات و میسر و سعودیا ئەو پشتگوێ خستنەی کەتەی کەوتووە کۆتایی پێبهێنێت.